ناوي ناڵێم ناوی سێ یاریزان ناوی یەک یاریزانم پێ بڵێ کە بەرشلۆنە بیکڕێ لە شوێنی ئەلڤارێس مادەم تازە بێئومێد بووی لە ئەلڤارێس باشترین گرێبەست لە ئێستادا هاریکێن نایە یعنی ئەوە وەکو خەیاڵە ئەگە باسی هاریکێن بینەوە خەیاڵە بەس لاوتارۆ مارتینێز زۆر پێ باش ئێستا لاوتارۆ باشترینە گوکێرش باش نییە بەخۆ زۆر حەز لێ نیە ڕاستە ئۆسمین ئەمن دەڵێم مەسەلا هەندێک یاریزانێ لە تۆپی پێسەن یەک لەوانە گوێگێرشە دەڵێم من جیاوازی نییە لەگەڵ من بەس جیاوازێکی ئەو لە ئەوروپا گەورە بۆ دەرفەتی بۆ ڕەخساوە بۆی بێتە یاریزان بەس لەبەرەوەی مەسەلا ئێمە لە وڵاتێکین دەرفەتمان بۆ نەڕەخساوە لەوانەیە ئێستا من یا تو ئەو دەرفەتی هەمان دەرفەتی گوێگەرش بۆ ڕەخسا بە ئاینن توش دەبوو یاریزانێکی لەو شێوە یانەکان بەدواتەوە یعنی بەڕاستی ئەگەر بەرشلۆنە بیە گوێگەرش بکڕێ بەڕاستی پێت دەڵێم خراپترین بۆندی مێژوی بەرشلۆنە دەبێت هەیە دەڵێن بەدوای گوکێریشە بەڵام بۆ یەک ساڵ بزان پێویستێتی تا بۆندی ئەلڤارێس پاش ساڵێکی یەک لای بکاتەوە هیچ تایبەتمەندی یاریزانە هیچ تایبەتمەندیەک گوکێریش نەخێرایە نە لێدانی سەری باشە نە فینیشینجی زۆر باشە هەر یاریزانێک لە خولی پورتوگالی ینی ئەو لەوانی ئێستا لە خولی پورتوگالی لە هێژبەری زۆر باش بێتن کە دێتە دەرەوە باش نییە زۆر باش ئەو گوکێرجێک لەو نمونانە بوو ئۆسمین بەکەل بارسانایە چکە ئۆسمین هەر نازانی پاسدا ئەو یاریزان نازانی پاس ستایلی بارسا پاساتە ناتوانێت بۆ بارسا ئەخر شتێکە بێ تایبەتمەندیەک لە ئۆسمین هەیە لە بیری نەکەی مەسەن بۆ نمونە سەر ڕمێشە ڕاستەقینەیە باوەش لەو بینی مەسەن باڵای بەرزە یعنی فینیشینجی تا ڕادێک باشە لێدانی سەری باشە ئەوانە هەموو واز لێ بێنە یەک ملاحەزت کردبێ لە یاریەکانی مەسەلەن ئەم وەرزەیەکەوە ڕۆی ئۆسمین یاریزانێکە فشاری زۆر باشە ئۆسمین هەموو شتێکی باشە بەڵام بۆ بارسانە بارسا پێویستی بە یاریزانێکە بارسا یاریزانی سەرڕەمی تاوانی نەبوو یعنی لاوتارۆ پێ باشترە لە ئۆسمین بۆ بەرشلۆنە بۆ بارسلۆنە لاوتارۆ باشترە بەڵام وەکو ئاز ئۆسمینی پێ باشترە بەڵام بۆ بارسلۆنە ئێستا لاوتارۆ باشترە باشنی یاریزانە ویست باسی بکەم گوێکێرشی ئۆسمینی جواب پێدرۆ کاکلی زیادێک باشە سیاری خراپە یعنی جواب پێدرۆ یاریزانێک نییە بتوانانی سیقەی سەتاسەتی پێ بکەیت ئێستا ئەوەی ماوە لاوتارۆ مارتینێز بە بەڕێم باشترینە بە هەمە پرسیار لە تۆ بکەمەوە باشترین هێرشبەر ئەگە بارسا بێ بیگوازێتەوە جگە لە ئەلڤارێس کێ بگوازێتەوە والله من مثلا ئەلڤارێسم پێ یاریزانێکی باشە بەڵام شایانی 120 میلیۆن و 130 میلیۆنیەت بۆ هەر تیپێک بڕوات باشە بەڵام ئەو یاریزانەیە کە شایانی ئەو نرخە بێت ئەمە یەک دوو باشترین سەرڕم بۆ بەرشلۆنە کە من پێم وان بێ بۆی گونجاوێ ئۆسمینە لەبەر ئەو چەند خاڵی باسکەم کە لێدانی سەری باشە فینیشینجی تا ڕادێک باشە و یاریزانێکە تەمەنی بچووکە و مثلا دەتوانم بڵێم ئەزمموی هەیە لە کۆمەڵێک لە خولی توچی لە خولی ئیتاڵی یەک شتێکتری هەیە من دەڵێم لەگەڵ ستایلی فلیک دەگونجێ فشارکردنی زۆر باشە باسی ئۆسمینیان کردووە سەڕاتی کردبووە هۆکارەکەی ئەوەیە کە زۆر کێشەی لەگەڵ ئیدارە هەیە هەمیشە کێشەی لەگەڵ هەر ئیدارەی ناپۆلی لە ڕابردوو لە ئێستادا لەگەڵ ئیدارەی فەنەربەخت ینی گەڵەتەسەر ینی زۆر کێشەی هەیە لەگەڵ ئیدارە ئەخفلیگە بەوەیە ڕەتی کردبووە چکە فلیک هەندێک جار یاریزان هەیە دیکاتە یەدەگو نابێت قسە بکەیتەوە باش ینی لامین یاماڵ 30 خولێک لە ڕاهێنانەکان دووەکەت یاری دواتر یەدەگ بوو